حەفدە ساڵە لە نەخۆشخانەی ئەڵەبجا کارگوزارە، بەڵام بەوەی وەرنەگرتنی موچەی 3 مانگی ڕابردووی لە ئێستادا بایکۆتی کاری کردو و ئامادە نییە خۆڵ و خاشاک کۆ بکاتەوە. ئەم پارەی ژیانی هیچ نییە بۆ بژێوی ژیانی ئێمە، یعنی ئێمە خۆمانی پێوە خەریکەکەین لە محتاجات ئێنە میشەکەین. من کە محتاجنەوەم نایمە خەسخانەکە هیچکەم، یعنی چەند کوڕێکی گەنج زمانەیە هەمووی ساحەبی ماڵ و مناڵە، کوڕی گەنجی جوانی چی مەجبورە بێ ماسیحە بە ئەگەر لەبەر بژێوی ژیانی نەبێ نایدا ماسیحە. سەرپەرشتیاری گشتی کرێکارانی نەخۆشخانەکانی شارەکە دەڵێت ئەنجومەنی وەزیران یارێم گرێبەستەکانیان نوێ ناکاتەوە، ئەوانیش بە ناچاری بە کرێکارەکانیان وتووە پارە نییە. ئێمە وەکو خۆمان لەبەرەوەی لەسەر شانی ئێمە نەکەوێت لەسەر شانی بەڕێبەراتی نەکەوێت پێمان وتومانە ئیش ئەکەن بەبێ پێنەدانی موچە، چونکە ڕەتی کردوتەوە ئەنجومەنی وەزیران حکوومەت شتێ ڕەتکاتەوە ئێمە ناتوانین بیگرێن ئەستی خۆمان. ئێستا من وەکو چاودێری گشتی بڵێم بۆ نمونە بە کرێکار بڵێم هەستن بە پاکردنەوەی خەستەخانەکان بەیانیەت یەخەی من نەگرێت. بەڕێوەبەری تەندروستی ئەڵەبجا ڕای دەگەێنێت دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت، نەخۆشی کۆلێرا بڵاو دەبێتەوە و داوا لە خێرخوازان دەکات موچەی کرێکارەکانیان بۆ دابین بکەن. کە لە ئەنجومەنی وەزیرانەوە تەنفیز ماشرەکە ڕاگیرە ستۆ بەگرێ، من بە کاکە بڵێم برای ئازیزم خوشکی ئازیزم تۆ موچەت نییە، بەڵام من دەستەکانت ماچەکەم ئەگەربی ئیشم بۆ بکەیت بەماگرێت. پلانی بیمانەوەیە کە لەم کەناڵانەوە دووبارە ئەز یوژوە داوای خێرخوازان لە خێرخوازان بکەم چۆن بۆ کەلاریان دابین کرد، خێرخوازێکیش لێرە ئەو 160 کارمەندە مانگێک معاشیان باتێ تا کتابەکانی وەزارەتی دارایی و ئەوانە تەواو بێت. 163 کرێکار ڕۆژانە سەرقاڵی کۆکردنەوەی زبڵ و پاشماوەی 16 نەخۆشخانەی پارێزگای ئەڵەبجەن. موچێرێکێکیان بۆ مانگێک تەنیا 300,000 دینارە، بەڵام بۆی پێنەدانی موچەکانیان گەڕاونەتەوە ماڵەکانیان و ئامادە نین تا پێدانی موچەکانیان کار بکەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ئەڵەبجە.